لپاش سپاس و ستایشی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. دیارە جەنابی ماوەسا شێخ ئیبراهیم بە سەفەری عومرە سەفەری کردووە و من لە خزمەتتانە ئەم وتارە پێشکەش ئەەکەم. داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار کە عومرەی سەرجەم عومرەکارانی هەرێمی کوردستان قبول بکات و ئەوانەی کە لەوێ وەفاتیان کردووە دەرگاکانی خەیر بەسەریان ئاواڵا بکات و بەرەکات و ڕەحەماتی ئەو شوێنانە بەسەریانە ببارێنێن. سەرەتا ئەمەوێ سوپاسی ڕەب العالەمین کەم بۆ دوو نیعمەت. یەکەمیان نیعمەتی جوانی باران کە ڕەب العالەمین لە پێش ئەم بەهارەیە ئارامێکی جوان بارانێکی جوانی بەسەر هەرێمی کوردستانە باران. دووهەمین نیعمەت نیعمەتی بە پارێزگابوونی ئەم شارە کە شارێک مەینەت و میحنەتی زۆری بینیوە و ناڕەحەتی و ئەرکی زۆری بینیوە. ئومێد دەکەین کە ڕەب العالەمین قەرەبووی ئەو ناڕەحەتیانە بۆ ئەم گەلە بکاتەوە و سوپاسی پەروەردگار ئەکەین لەسەر ئەو نیعمەتە جوانەی کەوا بە ئێمەی بەخشی. سەرەتا و بۆ یادی هەڵەبجە کە ئەمڕۆ تەنها دوو ڕۆژمان ئەمێنێ بۆ ئەوەی بچینە ناو ئەو یادە، بە شعری شاعرێک دەست پێ ئەەکەم کە بۆ هەڵەبجە ئەڵێت: کۆڕی خەمە و دڵ هەلا هەلایە ئەمڕۆ، هەر ماتەمە و کیمیاتەمە و ڕۆژی عەزایە ئەمڕۆ، یادی ئەو ڕۆژەی گوڵاڵەی عومری ئێمە هەڵوەری، کە لە یادی سامناکیدا هەروە وەیلایە ئەمڕۆ، یادی هاوار و زریکەی بێکەسی ئەم کوردەیە، کە تا ئێستەش لە جیهانە هەر بێسەدایە ئەمڕۆ، چۆن تا ئەبەد شین نەگێڕم بۆ کۆمەرگی هەڵەبجە، مەرگەساتی لەبیر نەچووی هەتا هەتایە ئەمڕۆ، هەڵەبجە وەکو ئەنفال هێمای چارەنووسی ون، هەڵەبجە عاشوڕای کوردە و وەک کەربەلایە ئەمڕۆ. لە 16 سێی 1980 ئەم شارەی ئێستا ئێمە وتاری تێدا دەدەین و ئێوەش لێرە جەم بوون کارەساتی قەوما و دڵی هەزاران کەسی ئەم شارە شیرینە لە کار کەوت و دەستێکی ڕەشی زوڵم بینەقاقەی لاو و پیر و منداڵ و ئافرەتی ئەم شارەی تاساند، کە هەتا ئەم ڕۆژ ئێمە بە چاوی خۆمان بریندارەکانمان ئەبینین، ماتەمی دایکان و بێکەسی هەتیوان وێنا دەکەین، گۆڕستانە بە کۆمەڵەکانی ئەم شارە شاید حاڵی زوڵمێکن کە هەرگیزا و هەرگیز لە بیرمان ناچێت. ئێمە ئەمڕۆ نامانەوێ باسی ئازارەکانی هەڵەبجە بکەین و ناشمانەوێ باسی تاوانباری ئاشکرا بکەین کە حیزبی بەعسی دڕندە بوو، بەڵکو بە مەجهولی ئەمانەوێ باسی عاقبەتی زاڵمان بکەین، ئیتر ئاشکرا بن یا بە پەنهان پشگیری ڕژێمی دیکتاتۆریان کردبێ. بەو خودایە هەر کەس بە وشەیەک بە ئیشارەتێک زوڵمی کردبێ لەم شارە و لە هەر شوێنێک و کەسێک، ئەگەر لەم دنیاشە نەیبینین لە ڕۆژی قیامەتا و لە بەردەم دادگای حەقیقیدا فەزح ئەبێ و ئاشکرا مەحکەمە ئەکرێ. ڕەب العالەمین ئەفەرمێ: یەومە تبلە السەرائر، هەموو نهێنیەکان دەرئەکەون، ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا. ميزان الراست دادگەری حەقیقی لەوێ میزان دائنێ، یەک الظلمی لێ ناکرێ. وإن كان مثقال حبة من خردل أتينا بها، ئەگەر یەک مسقالە زەڕەی زۆر بچووک تاوانێک زوڵمێکی کردبێ لەو ڕۆژە دێت، وەکەفا بنا حاسبین. ڕەب العالەمین ئەفەرمێ ئێمە بەسین بۆ ئەوەی کە محاسبەی خەڵکی بکەین. عەزیزانم، ئەگەر بمانەوێ باسی عاقبەتی زاڵمان بکەین، ئەبێ بچینە خزمەت قورئان،
فرمايشتي رب العالمين كأتيت خزمة قرآن داستان قلي بو ايما باس اكاتو سرجمان بو عاقبتي زور لظالمان را اكيشي عاقبتيان لدنيا ولدوار روجدا ابيت شون بي نمرود هامان فرعون قارون قومي ثمود عاد لوط سبأ أصحاب السبت أصحاب أخدود أصحاب أيكو أصحاب الفيل أبو لهب أبو جهل وليد كري مغيرو أبي كري خلفو نظري كري حارث طواوي بسرها تكاني قرآن همي باسي صراع من الملاني أكا من الملاني لبيني كيا لبيني حق بطال لبيني استمكار واستملكراو قرآن همي شبو من دياري أكا كام استملكراو وكام استمكار عاقبتي استمكار كامية هميشه أو كسي كستمي لكراوا كستمي لكراوا عزيز بو خواي قورا عزتي في بخشيوا أو كسش كستمي كردوا سرشوري أم دنيا أو دنيا بو أم داستاني قرآن يعني أم داستاناني قرآن همو يعني بو إما لجيانا دوباره أبنوا ونبي فرعون دوباره نبيتوا ونبي قارون لدنيا دا دوباره نبيتوا مال خزن كوابزانه خويتي همو أمانة تكرار أبنوا همو جوركاني ظلم لسر زوية ببي دستوري قرآني سيجور ظلمة كان رب العالمين قد لينا بوري يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم شريك بوخوا قراردان هاول بوخوا قراردان قد رب العالمين لينا بوري إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء جورك ظلم هي إنسان لرب العالمين أكا أو أنت تجاوز أكا قد رب العالمين لو جور ظلم نابوري جورك يتر هي لظلم خواي قورا زور كات لي أبوري أويش أويك إنسان ظلم لنفسي خوي بكات تنك أو أرحم الراحمين لواجبك كم ترخميئك توشي قناهك أبي يكوم المكفرات دانا ورب العالمين لم عبدانا خوش به بآوي دزميش هندي لقناها كان أرواء بذكرك خير هندك أرواء بنيوشك سنة هندك أرواء سيركي زور قناهاي كإنسان زور لي أترسي لروجي قيامتها لنا مي أعمالا نايبيني چونك رب العالمين هل الدنيا دا عفوي كردوا داي شاردو بوي أولا بردم مشيئتي رب العالمين سيهم جوري ظلم كخواي قورا قد غافليناك بريتيلا ظلمك كعبدكان لبيني يكترى بيكن أم كس ظلم لكسي كتركا أم جوري ظلما لسيت ورا خوي أبينيتو يان أوتا ظلم لناموسي خلق أكري يان غيبتي أكري جواني بي أدري بهتاني بي أكري أما ظلمك لناموسي خلق كراو يان ظلم لمالي خلق أكري اتر سواء الربا أخري دزي لخلق أكري بأنواع جوركاني دزي خيانات يان أوتا لنفسي إنسان كان أكري ككشتنا هند جار إنسان كان أجانا حد يكوا لظلم لبرانبر يكترى لكس ليكتري أدن يا يكتري أكوجن أم جور ظلميك لبين عبد كان الرؤدا وقد خواي قور غافليناك أمام بستي سركي أمايا ظلم لعبد كان خوا هند جار بزمان أكري هند جار بكردواء أكري بسوق بي يان قور بي إلا رب العالمين طلبوا أو كسأسيني وقل فرمايشتك هاتوا أفرمي وعزتي وجلالي لأنصرنك ولو بعد حين رب العالمين قسم أخوا بقوري خوي سوين أخوا بعزة وجلالي خوي أو كسيك ومظلومة أفرمي إلا سرتخم ولا دواي فترة مدو زمنك بي إما زور كات كباسي ظلم أكين خومن فراموش أكين باسي پاشاکان که ظلم یان کردو دیتا پیش چاومان فرعون که بوم باس کردن یکسریت الزین من چند حاکم و دسالات دار پیش چاوی ایما اتنه که باسی ظلم کین امانه همو لزینی ایما دا کو ابیتوا بلام جورك لجوركاني ظلم كإيما أيكين وكو إنسان لبيني يكترى مسلمانان لبيني يكترى مسلمان وغير مسلمان هزد بما زور كم ترأكين عزيزانم غيبت كردن ظلمة بهتان ظلمة جيندان ظلمة شايتي درو ظلمة
زەوی زەوتکردن دزی و فزی غەدر و خیانەت نەدانەوەی قەرز لە کاتی خۆیە دادگەری نەبوون لە نێوان منداڵ و خێزاندا میرات و خواردنی ماڵ یەکتر بە ناحەق موچەنەدان مافنەدان بە کرێکان لە کاتی خۆیدا ڕووتی ئافرەتان و ڕوژاندنی گەنج ئەمانە هەمووی جۆرێکن لە جۆرەکانی ستەم ئەکرێ بڵێن زوڵم بە واتای دەستدرێژیکردنە بۆ سەر مافی یەکتر لە هەر شتێکا مافی بەرامبەرەکەت خوارد تۆ زاڵمی زوڵمت کردووە هەر کاتێک سنوورەکان بۆ ئینسانەکان هەموو دیاری کراوە لە سنووری خۆت چوویتە سنووری کەسێکی تر ئیلا زوڵمت لەو کەسە کردووە ئیتر ئەم زوڵمە لە هەر جێگایەک لە هەر شوێنێکا بێ پەنهان بێ ئاشکرا بێ لە لای ڕەب العالەمین بچووک بێ یا گەورە لەوێ تۆڵەی بۆ ئەسەندێ و وەرئەگیرێتەوە زۆر کات ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە هەندێک لە زوڵمەکان ئەکەین هەستی پێ ناکەین گوێی نادەینێ کەم تەرخەمیتیا ئەکەین وا هەستەکەین ئەگەر هات و کەسی مەزلوم پێی نەزانین وا ئەزانین ڕەب العالەمین ئێمە فەرامۆشەکە نازانین دادگایەکی ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەمیان ڕائەگیرین پرسیارمان لێ ئەکرێ با بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆحمان بە قوربانی بێ ئەم مەجلیسە بگوێزینەوە بۆ خزمەت ئەو لە ساڵەکانی کۆتای ژیانیایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخۆشی زۆری بۆ هێناوە یەکێک لە ڕۆژەکان بەو پەڕی نەخۆشیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یێتە سەر منبەر کە یێتە سەر منبەر ڕوو ئەکاتە هاوڵان و خیتابێکی زۆر سیر لە جارەکانی تر ئەدات ئەفەرمێ ئەمما بعد لە پاش سپاس و ستایشی خوا فإنه قد دنا مني خفوق لمن نزيق بوتوا كومال استراب حالات كهست أكم أمي بجتان بيلم أفرمي فمن شتمت له عرضا فهذا عرضي ومن ضربت له ظهرا فهذا ظهري ومن كنت أخذت له مالا فهذا مالي أفرمي هركز لجيانا قصيك متوى بناموسي أو كسا بشرفي أو كسا أو شرفي من باب قصة كان بيبلته پیغمبری خوا صلی الله علیه وسلم اما فرمی اگر هر کسێک دارێکم داوە لە پشتی عەزیەتێکم داوە ئازارێکم داوە جەستەی ئەو ئازارێکی بەهۆی منەوە پێگەیشتووە ئەوە پشتم بابێ دارکاریم کاتەوە هەر کەسێ ئەزانەی غەدرم لێ کردووە لە ماڵ و سەروەت و سامانە بابێ ئەوە ماڵ و سەروەت و سامانم شتەکەی خۆی بباتەوە خۆ ئێمە هەموو ئەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زوڵمی نەکردووە والله ئەزانین کە ئەو ئەعدەل الناس لەسەر زەویە عادلترینە بزانە بەم عەدلەی خۆی بەم مهرەبانەی خۆی چ پەیامێ بە ئێمە ئەدا پەیامەکەی ئەمەیە کە عەبدەکانی خوا زوڵمەکانتان مەخەنە دوای مردن فەرامۆشیان مەکەن والله لبيني استملكرا رب العالمين پردە و حجابێک نییە وەکو لە فەرمایشتا ئەفەرمێ اتقوا دعوة المظلوم بترسن لە دوعای کەسێکەوە زوڵمی لێکراوە ليس بينها وبين الله حجاب لە نێوان رب العالمين ئەو دوعایە خوای هیچ پەردەیەک نییە یەکسەر ئەگاتە رب العالمين ئەمە زۆر گرنگە ئێمە لە ژیانی خۆمانە ئەم مەشهەدەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێش چاومان بێ ئێمە نازانین کەی ئەمرین گەنجە بەڕێزەکان لە حاڵی گەنجیە زۆر کات گەنج تووشی هەڵە و تاوان ئەبێت ئەو تاوانانەی کە بەینی خۆت و خوایە ئەوە زۆر ممکنە بە تەوبەیەک ڕەب العالەمین لێت ببوورێ ئەمما ئەو تاوانانەی کە تۆ کردوتە بەرامبەر بە عەبدەکانی خوا والله ممکن نییە رب العالمين ليت ببوري إلا مقر عبدكاني خوا عفوت كانوا ليت ببورن يعني رب العالمين أو قرزت بوبداته ولا قيامته بويا إما إنسان ابن خلدون الله إنسان بطبعي خوي مدنية بيك ونبي نامان كري بيكي شو زور كات نامان كري بويا بيوستا لجاني روشنتا بيش أوي إيرا بجيبيلي قردني خوتت بخلق آزاد كردبي لكي ظلمت كردوا بير كروا لەکێ هەڵەیەکت بەرامبەری کردووە لەکوێ لە چ شوێنێک داگیرکاریەکت
چ لە ماڵی خەڵکە چ لە زەوی خەڵکە چ لە عێرز و ناموسی خەڵکە کە جوێنێ بۆهتانێ قسەیەکت بەرامبەر کەسێکت بێ غەیبەتێک ئێمە بەداخەوە ئەڵێم زۆر کاتی تریش تکراری ئەوم کردوتەوە کە گەورەترین دەردی ئێمە لەناو مجتەمەعە ئەمڕۆ بریتیە لە غەیبەتکردن کە خەڵکی موسڵمان گیرۆدەی بوون گوناهێکی گەورە کە ماڵەکانی داشاریوە مزگەوتەکانی داگیر کردووە دەموچاوی هەمومان خەریکە ڕەش ئەبێ دەمی هەمومان گۆشتی یەکتریتیایە کە بریتیە لە غەیبەتکردن وا تەسەور مەکە کە ئەگەر زوڵمت لە کەسێک کرد وەلەو زوڵمەکە زۆر بچووک بوو وا تەسەور مەکە تۆ قوتارت ئەبێ و ڕزگارت ئەبێ کەسێک نییە محاسەبەت لەگەڵاکە لەوە ئەچێ ئەم کەسە مەزلومە زمانی بژوڵێنێ دوعایەکت لێکە هەتا تۆی گیرۆدەی ئەو دوعایە بی سێرکەن لە مێژوودا ئەڵێ کەسێکی عەرابی داما و وا مەزانە کەسێک ئەبینی شڕە جلی شپرزە تۆ ئەو ڕۆژە دەسەڵاتت هەیە لەوە چێ جوێنێکی پێ بدەی نەتوانێت سێریشت بکە دارێکی لێ بدەی نەتوانێت لاشت بۆ بکاتەوە ئێمە زۆر حاڵەتی ئاوا لەناو ئەم میلەتەی ئێمەدا ڕووی داوە زۆر گرفت لە نێوان شەڕی براکوژیە شەڕی عەشرەتایەتیە لە زۆر شتا ئێمە توش بووین پێویستمان بەوەیە کە زۆر ئاگامان لە مەظلوم بێ ئێستا ئێمە هەمومان ئەزانین بە چاوی خۆمان بینیمان سەدام چۆن زەلیل بوو واللهی دوعای چەند پیرەژنێک چەند دایکێک کە جەرگیان سوتا بوو کە دەستەکانیان بەرزە کردەوە ڕەب العالەمین دەستەکانی نەئەگێڕانەوە ئاوا دەوڵەتێکی زۆر بە قووەت و بەهێزی بەرەو فەشەل هێنا و سوچی کرد و ڕیسوای کرد ئەی ئێمە ئەبێ مەختەرەتمان چەنێ بێ توانامان چەنێ بێ دەسەڵاتمان چەنێ بێ واللهی خیانەتی لە بازارەکە کردووە بەرامبەر بە خەڵکی هەمووی محاسبە ئەکرێ لەسەری لە دائیرەیەکە بەرامبەر بە خەڵکی ئەڵێ جارێک ئەعرابێکی زۆر داما و بەجلی شڕەوە هاتە لای یەکێک لە وەزیرەکان هەندێک قسەی کرد قسەکانی زبر بوون ئەمە کەسێکی دەشتێکی هەر ئەوەندە ئەزانێ زمانی تۆزە زبرە لەوە ئەچێ گرفتێکی کۆمەڵایەتی هەبێ هاتووە ئیشێکی بە تۆ هەیە بەڵام بە زمانێکی زبر ئەڵێ وەزیرەکەش زۆر تووڕە بوو زلەیەکی لێدا ئەڵێ ئەویش ئاوا سەیری وەزیرەکەی کرد وتی تەضریبنی لێم ئەدەی والله لأرمينك بسهام الليل قسم بخوا بتيركاني الشو أبي بتبيكم واتا للشوا دعاد لأكم الله وزيرك جب بيكانين وسيرك كر وتي اذهب أنت وسهامك برو خوت سهم كانت شيء كي بيك الله أيش هات الدروا الله الشو دسي برزك كده وتأبى يعني أجريا أي يا ربي لطمني يا ربي لطمني خوايا زليلة من داو ظلمي لي كردوم من هيج ده صلاة النبوة الله لدواي فترة كاتنا وبازار وسيري كدسك هلوا سراو الله وتي أم دست شيء تين والله وزير بو بدم قالي لقل باشايا لداخل دسي بريو أو دسي هلواسي الله كسيري كربزانة دسي تشبيتي رياء الراس سيري كراسيتي أو دسي كزلي لم هجار داو بوخوا إنسان لجيانيا أجر بزانيا جوان عاقبتي ظلم شوانا بشوك ترين ظلمناك إمام الشافعي أفرمي أتهزأ بالدعاء وتزدريه وما تدري بما صنع الدعاء سهام الليل نافذة ولكن لها أمد وللأمد انقضاء أفرمي قال طمك بدعاء بسوكي مزانا تنازاني دعاء شكار ساتق أقوميني تيركاني شو زور بررن بلام زمنيان هيو همو زمني كشكوتاي بيدي كاتيان هيو همو كاتي كشكوتاي بيدي كاتي جيرابوني أو دعاء ديتا بيشو سردمي جمال عبد الناصر لناو سجن كان عقوبي خلق مسلمان زور أدا يشيق للداعية مسلمان كان ينقرتبوا زور عزيتيان أدا إقابيكي زور كشندا خصبيانا ناو آبيكي ساردوا خوي أهات خوي لي أكوتو أكوتنا أو ساردكو خبري أبو وتي تخوى أقر أم كجن بم كجن أبم شوازع عزيتو آزار مدن علي أو زابطيك و خريك عزيت داني بو علي وتي تشيد لدزي بيكا هتا مردن أبي اللويابي علي أوي زور ما دوبو دسي برس كردوا وتي اللهم أصبه بداء يتمنى الموت ولا يموت خوايا بدردك توشيك شاورواني مردنك تمناك آواد بخوازي بوي بمري بلام نجمري علي أم كلمة أخير وشيبو مرت علي تشان روجيكي بيتو أم زابطة توشي دردك هاد
خۆی خزمی کەسوکاری هەمووی تووشی ناڕەحەتی بوون گیریان خواردوو بەدەستیەوە ئەی بم بەنە دەرەوە بمهێنە ژوورەوە ئەڵێ وای لێ هاتبوو هەموو ڕۆژێ سەدان جار هەزاران جار تەمەنای ئەکرد ئاخ بمردمایە ئەڵێ هەر نەئەمرد ئەمایەوە لە ئەخیرا خۆی کوشت يتمنى الموت ولا يموت لو كاتيكوا ظلمك أكي آقاد ليبي ظلمش تنها ومزانا وشاندنو تعذيب داني خلقه نا جاري واهي باوچك ظلم برانبر بمنالكاني أكا مردك برانبر بخيزانكي منالك برانبر بدايكو باوچي هاوريك لهاوريكي زور كات ظلم أكري لبازارة مسؤولي دائريكي فرمان بريكي موظفيكي لبر درقا نكي بتكترين ظلم بكي لا تظلمن إذا كنت مقتدرا ظلم نكي كاتي كدا صلاة دبو فالظلم ترجع عقباه إلى الندم ظلم كردن ستم كردن آخركي نتيجكي أقرأتو بوي كإنسان پشماني درب بريو پشمان ببيتوا تنام عيناك شاوكاني تو أخوي والمظلوم منتبه لو كاتا أو كسيك ظلمي لكرا واستمي لكرا وبخبره بآقايا يدعو عليك دعاء لأكا وعين الله لم تنمي شاوكاني إخوان نخوت لو كاتا جيران أكا دعاكاني قرب سريبة سرتادي زور كات إما توشي مصيبتك أبين بنا أبين بر دكتور وزور خمان ماندو أكين بلان نازانين هوكاري أمتشيا نازانين هوكاري أم مصيبتتشيا نازانين ظلمك ككردو مانا بتايبتي أو كساني كزور بيكون زور كات ظلم زورتن لبيني أوانا الرؤدا نوك قلمك كبغلط لسر مسلمان اشتك أنوسي إمزايا كبو كسيكي مستحق كناكري همو أمانة ظلما خو أقر قيامت نبوة والله إنسان لدنيايا خوي انتحار كدو خوي كوتاي بإهنا بلام كبير أكات وكي ظلم أكات با ظلمك إلا زليل لكاتي ظلما ومزانك زلل كسيك أدا خوي بقوروبة مسيطر أزاني نا والله لو كاتا رب العالمين كل عزة أدابة ومظلومة شنك يكسد درقا كاني آسمان بو أو كسوالا أبي لو أتشي مالي خشكي كتتخوار دبي لميراتا زمانێکی جوڵانە بێت دوعایەکی لێ کردبی ئێستا تۆ سەرگەردانی یان لەم دنیاشا خواردت ڕۆشتی ئەی چی لەبەردەم ڕەب العالەمینە ئەڵێی چی جواب ئەدەیتەوە ئێمە غافڵین ئێمە بێئاگاین ئەگەر نا چاوەکانی ڕەب العالەمین نەخەوتون بە ئاگان لە ئێمە زوڵمەکان لەسەرمان ئەژمارە کرێ پێویستە کەسی ئیماندار زۆر بە وریایەوە ئاگای لێبێ لە زوڵمی بچووک لە زوڵمی گەورە خۆی بپارێزێ واللهی عاقبەتی ظلم سەرگەردانیە بچووک بێت یا گەورە مسلمان بیکا یا غێرە مسلمان لە مسلمان بکرێ یا کافر ئەمە یەکێکە لە پەیامەکان زۆر کات ئێمە کەسێک ئەگەر بزانین زۆر دیندار نییە لەوە ئەچێت زوڵمی لێ بکەین و گوێ نەدەینێ ئەو کەسێکەوە مەظلومە وەلەو کافریش بێ وەلەو فاجیر و بێدینیش بێ لە بینی ئەو ڕەب العالەمینە حیجاب نامێنێ وەکو لە حەدیثی صحیحە هاتووە ممکنە کافرێک دوعا لێکا ڕەب العالەمین دوعاکە گیراک ئەم شارە ئێمەش خاپور کراوە و زوڵمی زۆری لێکراوە و ستەمی زۆر گەورەی لێکراوە ستەمەکان هەر کەسێ بیان کات هاوزمانی خۆمان بێ عەرەب بێ تورک بێ فارس بێ لە هەڵەبجە بێ لە کوردستان بێ کوردێک لە عەرەبێکی بکە فرق ناکە زوڵم هەر زوڵم و ستەم هەر ستەمە ئاگاتان لێبێ ئەم بەرنامە شیرنە کە لە بەرێکی نەهێشتوەتەوە ئیلا بەرنامە و یاسا و ڕێسایەکی بۆ داناوە ئێمەش ئەم شارەمان خەڵکی خاپووری کردووە و خوا سووکی کردوون تا ئەندازەیەک ئاوەدان بۆتەوە و ئومێدمان زۆر گەورەترە بە ئاوەدانی زۆر گەورەتر سوپاسی ڕەب العالەمین ئەکەین تا ئەم ئەندازەیە لەعەلە ڕەب العالەمین خەڵکێکی دڵسۆز ئەهێنێتە کایەوە کە بتوانن خزمەتێکی حەقیقی ئەم میلەت و گەلە بکەن و سوپاسی هەر کەسێک ئەکەین کە ماندوو بووە لەم شارەدا چونکە بەڕاستی کۆمەڵێک گەنج لەم شارە ئەم کەیسەیان زۆر بەرەو پێش بردووە کە ئێمە لە ناخی دڵمانەوە زۆر سوپاسیان ئەکەین ئەگەرنا ئەبوایە ئەمە لە ساڵی 99 یان 2000ەکانە بکرایە ئەم ئێستا ئەو زەختە جەماوەریە و
هەوڵ و تێکۆشانی ئەو گەنجانە بەم ئاقارەی گەیاندۆ و سوپاسی ڕب العالەمین ئەکەین و دەستخۆشیش لەو گەنجانە ئەکەین. عەزیزانم، کۆتا قسەم لە خزمەتتانە یادی ئەمساڵ جیاواز لە ساڵەکانی ترە. ئێمە ئەمساڵ یادێکەکەینەوە وەکو ساڵان نییە کۆمەڵی مەسئولی زۆر گەورە بێن و شوێنە بتەن و خەڵکی هەڵەبجە نەتوانێ و تەنها میوانەکان لەوێ بەشداریکەن. نا، ئێمە ئەمساڵ خۆمان بۆ خۆمان، گەنجی خۆمان، لاوی خۆمان، خەڵکی خۆمان ئەبێ ئەم یادە زۆر بە جوانی بگێڕین و مشارەکەیەکی زۆر جوانی تیا بکەین. لەلایەک ئەبێ عەقڵی بە پارێزگابوون لە ئێمە وردە وردە بەرەو گەورەتر بڕوە، لەلایەکی تریش ئەبێ بسلمێنین کاتێکەوە ئێمە پاداشتێک کراین ئێمە زۆر جوانتر کارەکانی خۆمان لە خەڵکی تر ئەبێن بەڕێوە. بۆیە لە 16ی سێیە مامۆسایانی ئاینی هەموو کۆچین لەسەر ئەوەی کە مشارەکەیەکی زۆر جدی لە ساڵی ئەم ساڵا بکەین بۆ ئەوەی نعمەتێکی ڕب العالەمین کە بەسەرمانەوەیە سوپاسێکی تەواوی بکەین و لەو ڕۆژەشە لە بیرمان نەچێت ئەم ساڵ نابێ وەک ساڵەکانی تر بێ، ئەبێ گەورەترین ڕێژەی دوعا لە ئێمە بەرز بوو بێتەوە بۆ شەهیدەکانمان، جوانترین وەفا بۆ ئەوان زیارەتکردنی ئەوان و سەردانی ئەوان و هەروەها دوعای خەیری زۆر بۆ کردنیان کە ئەمەلمانە ئەم ساڵ زۆر بە ئارامی و هێمنی لە جەوێکی زۆر مرتاح و خۆشە بە دەستی خۆمان جوانترین ئاهەنگ بکەین، بەڵام ئاگامان لێبێ تووشی ناشەرعی نەبین. بە تایبەتی خوشکانی بەڕێز، ئێمە ئەو ڕۆژە ڕۆژێک نییەکەوە بین تایە هەڵپەڕین، ڕۆژێک نییە بین تایە گۆرانی بڵێن، ڕۆژێکی ماتەمە بەڵام بە شێوازێکی کولتوری زۆر جوان کە بیکەینە دەستورێک ئەلەو ڕۆژەدا چەندین عیبادەتمان بەرز کرد بێتەوە و یادێک کە مشارەکەمان تیا کرد بێ بەبێ عسیان و تاوان ئومێدمانەکە ئینشاءالله بە ئەجر و پاداش بۆمان بنووسرێ. داوا ئەکەین ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە ڕەحم و بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە، خوایە داوات لێ ئەکەین ئەگەر زوڵممان لێکێ لە عەبدەکانی تۆ کردووە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین ڕێنموویمان کە بۆ ئەوەی داوای گردن ئازایی لێ بکەین. یا ڕەبی خوایە ئەگەر نەمانتوانی داوای گردن ئازایی لێ بکەین خوایە تۆ خۆت بە گەورەی خۆت خوایە قەرزەکانمان بۆ بدەرەوە. یا ربی خواه داوات لێ ئەکەین بەناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە ئەوەی کە زوڵمێکی لەم شارەی ئێمە کردووە یا ربی خوایە لەوە بچووکتر و سووکتری بکە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی شەهیدەکانمان ببورە. یا ربی خوایە بە شەهید قبوڵیان کە. یا ربی خوایە ئەم ڕۆژانەی کە بەسەریان هاتی ئەپەڕێ ئارامترین ڕۆژیان بێ لە ناو گۆڕەکانیانە. یا ربی خوایە زۆر میحنەت و ناڕەحەتی بەسەر ئەم شارە ئێمەدا هاتووە خوایە گیان ساڵانێکی فەڕەح و خۆشی بۆمان بنێرە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین کاربەدەستانی ئەم وڵاتە هیدایەت بدە بۆ کاری خەیری زیاتر. یا ربی خوایە ئەوەی خەیری بۆ ئەم وڵاتەی ئێمە ئەوێ یا ربی خوایە خەیر بێنە ڕێی. خوایە ئەوەی شەڕی بۆ ئەم وڵاتەی ئێمە ئەوێ لە وڵاتی ئێمەی دوور بخەرەوە هیدایەتی بدە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بەناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە. خوایە لە گوناهی براو خوشەکانمان ببورە، لە گوناهی دراوسەکانمان ببورە. یا ربی خوایە ئارامی بەسەر دڵمانە ببارێنە. خوایە ئارامی بەسەر وڵاتەکەمانە ببارێنە. خوایە ئارامی بەسەر شارەکەمانە ببارێنە. خوایە ئارامی بەسەر گۆڕمانە ببارێنە. یا ربی خوایە ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ دەست تەنها بۆ لای تۆ بەرزەکەنەوە، هانا تەنها بۆ لای تۆ ئەهێنن. یا ربی پەروەردگارە دوعاکانیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.